یا کۆنگرەی کورد بیتوانێت ئامانجی خۆی تا ئێستا بپێکێت بتوانێت کورد کۆ بکاتەوە یەکدەنگی نیشتیمانی و کۆدەنگی نیشتیمانی دروست بکات بەڵام بەداخەوە تەنانەت لە باشووری کوردستان سیرەکەین دوای بەستنی کۆنگرەیەکی نەتەوەیی و دوو کۆنگرەی ژنان لە 2010 و 2012 ئەوانەی ئەو خاڵانەی کە باس لێوە کراوە ئەو نەخشە ڕێگایانەی کە خراونەتە ڕوو تەنها حیبرێکن لەسەر وەرەق نەیتوانێت بچێتە بواری عەمەلەوە و ئێمە قەناعەتمان وایە ژنان بەشێکی گەورەی پێکهێنەری کوردستانن و بەشێکی سەرەکین بۆیە ئەگەر ژنان بتوانن سنووری جوگرافی و سنووری ئایدۆلۆجی تێپەڕێنن ئەتوانن ببنە هێزێکی گەورە بۆ ئەوەی هۆکار بن میکانیزم داڕێژن بۆ ئەوەی کورد بتوانێت لەو پارچە پارچە بوونە لەو چەند بەرەکی بوونە ڕزگاری ببێتە هێزێکی گەورە و بتوانێت ببێتە خاوەنی ئیرادە و کیانی خۆی. ژنان ڕۆڵێکی سەرەکی و بەرجەستەیان هەبووە لە خەباتی شاغ و لە خەباتی مەدەنیدا بەڵام لە ڕووی بەدەستهێنانی مافەوە خەباتەکەشیان لە یاد کراوە بۆیە لە هەوڵی ئەوەداین کە جارێکی تر خەباتی ژنان و هێزی ژنان و دەنگی ژنان کۆ بکەینەوە لە هەر چوار پارچەی کوردستان